15 شەشی ساڵی 1869 بەڵاوبوونەوەی یەکەم ژماری ڕۆژنامەی زەورە لە شاری بەغدا و لە سەردەستی مەدحەت پاشای والی عوسمانی لە بەغدا. ئەوەش یەکەم ئەزموونی ڕۆژنامەگەریە لە عێراق و 52 ساڵ پێش دامەزراندنی ئەو وڵاتە و دانانی سیستەمی پاشایەتی بۆی. بەهۆی گرنگی ئەو ڕۆژە لە مێژووی عێراقدا کراوەتە ڕۆژی ڕۆژنامەگەری عێراق. ڕۆژنامەکە هەفتانە دەردەچوو بە زمانی عەرەبی و بارەگەی سەرەکی لە شاری بەغدا بوو و لە ئێستادا ئەو ڕۆژنامەیە زمانحاڵی سندیکەی ڕۆژنامەنووسانی عێراقە. مەدحەت پاشا کۆمەڵێک چاکسازی کارگێڕی و ڕۆشنبیری و ئابووری ئیداری لە عێراقدا ئەنجامدا. دەرکردنی و ڕۆژنامەیەش یەکێک بوو لە دەستکەوتەکانی ناوبراو لە عێراقدا. 15 شەشی ساڵی 1927 هەڵگرسانی شۆڕشی ئاگریداغ بە سەرۆکایەتی ئیحسان نووری پاشا دژی داگیرکاری و چەوساندنەوەی نەتەوەی لە باکووری کوردستان لەلایەن تورکە ڕەگەزپەرستەکانەوە. ئەم شۆڕشە دوای لە سێدارەدانی شێخ سەعیدی پیران وەڵامدانەوەیەک بوو بۆ ویست و مەرامەکانی کۆماری تورکیا بۆ کەپکردنی دەنگی کورد و هەوڵدان بۆ تواندنەوەی کورد لە باکووری کوردستان. ئەم شۆڕشە لەلایەن پارتی خۆی بوونەوە هەڵگیرسا و چیای ئارارەت کرایە بنکەی سەرەکی شۆڕشەکە. لەسەر لووتکەی چیاکە هەمان ئاڵاکەی پێشەوە قازی محەممەد هەڵکرا و کوردەکان لە خۆشەویستیان بۆ سەرکردی شۆڕش نازنەوی پاشایان خستە پاشگری ناوەکەیەوە بۆ کەپکردن و دامرکاندنەوەی ئەم هەوڵەی کورد بۆ سەربەخۆیی خۆی. هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران بە هاوبەشی کاریان کرد بۆ سەرکوتکردنی ئەو شۆڕشە و ئێران بەڵێنیدا کە سنوورەکانی خۆی بەڕووی کوردەکاندا دابخات و بەو جۆرە کۆتایش بەو جوڵانەوە ڕزگاری خوازی کورد هێنرا و بەشێکی زۆری چاکدار و سەرکردەکانی شۆڕش کەوتنە دەست جەلادەکانی تورکەوە و شەهید کران و بەشێکی دیکەشیان بۆ ناوچە جیاجەکانی جیهان هەڵهاتن. 15 شەشی ساڵی 1952 کۆچی دوایی شاعری گەورە و نیشتیمان پەروەر و پێشکەوتن خوازی کورد مەلا عەبدوڵای کوڕی مەلاکەریمی تووتنچی ناسراو بە مفتی پێنجۆنی لە تەمەنی 71 ساڵیدا. مفتی پێنجۆنی ساڵی 1881 لە گوندی بیستانی ناوچەی پێنجۆن لەدایک بووە. سەرەتای خوێندنی لە حوجرەکەی باوکی بووە و بەشێک لە زانستە شەرعیەکانی خوێندووە و پاشتر بۆ درێژەدان بە خوێندن ناوچەکانی بیارە و سنە و مەهابات و مەریوان و بۆکان و سەقز دەگەڕێت. مفتی کاری عتاری و جگەرە و تووتنی کردووە بۆیە نازناوی مەلا عەبدوڵای تووتنچی لێنراوە. ساڵی 1936 یەکەم شاعری خۆی لە ڕۆژنامەی ژیانی پیرەمێرد بڵاو دەکاتەوە. هۆنراوەکانی زیاتر کۆمەڵایەتی و نیشتیمانین و هاندانێکی زۆریان تێدایە بۆ خوێندەواری و فێربوون. ڕەخنە لەباری دواکەوتوی کۆمەڵگە دەگرێت و گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری بە یەکێک لە هۆنراوە کاریگەر و جوانەکانی مفتی پێنجۆنی دادەنرێت. لە یەکێک لە شێعرەکانیدا وەسیەت دەکات کە لە گردی سەیوان بە خاک بسپێردرێت، بەڵام دوای مردنی کەس و کارەکەی وەسیەتەکەی جێبەجێ ناکەن و دەیبەنەوە بۆ زێدەکەی خۆی و لەوێ دەینێژن.